بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو ڕێکارانەی حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویانەتە بەر لە پێناو پاراستنی ئاسایشی تەندروستی هەرێم و بڕیاری قەدەغەی هاتوچۆ کە بۆتە هۆکارێکی سەرەکی سەختبوونی دۆخی گوزەرانی هاوڵاتیانی کەم دەرامەت، هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا لە ڕێگەی کەناڵە جیاجیەکانیەوە هەرزوو هاوکاری بگەینێتە هەزارها خێزانی هەژار لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و لەو چوارچێوەیەشدا ڕێکخراوی ڕێباز فاوندیشن بەردەوامە لە هاوکاریکردنی خێزانە کەم دەرامەتەکان و ڕێکخراوەکە لە درێژەی کار و چالاکیەکانیدا کۆمەک و هاوکاری بەسەر 1000 خێزانی سنووری قەزای سۆران دابەش کرد و لەو بارەیەوە زوبەر عوسمان ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسی هەڵوێستە بەردەوامەکانی دەرباز کۆسڕ ڕەسوڵی کرد لە بەرامبەر گەیاندنی کۆمەک و هاوکاریەکانی بە وارسی شەهیدان و هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتی سنوورەکە. ڕاشی گەیاند هەریەک لە باڤڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی هاوسەرۆکانی یەکێتی تەواوی لێپرسراوانی ئۆرگانەکان و ئەندامانی یەکێتی ڕاستپاردووە بە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەت لەو بارودۆخە ناسەقامگیری کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هاتۆتە ئاراوە. دیارە لەسەر داواکاری مەڵبەندی سۆران بووە، بەڵام لەسەر ئەرچی هەڤاڵ دەرباز ئەو خواردەمەنیە دابین کراوە. جارێکی تر سوپاس یەکەین کە خوێندنەوەی هەبوو بۆ سنوورەکەمان بۆ ئەو خەڵکە هەژارە کە لەو ناوچەیە خەڵکی کورتپەروەر، خەڵکی شۆڕژێر بتوانین لە ڕۆژێکی ئاوا هاوکاریان بکەین. ئێمە وەکو یەکێتی ژیان و گیانی دانیشتوانی خۆمان بەلاوە گرینگە، هەر بۆیەش هاتووین بۆ ئەوەی ئێمە چۆن لە ناو خەڵک هەڵقوڵاین. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورە دروست بووە بەلایەوە گرینگە لە ئاخیر کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و هاوسەرۆکانی یەکێتی بڕیاریاندا کاری لە پێشینە و یەکەممان ژیانی هاوڵاتیان بی. هاوکات لەلایەکی ترەوە لەسەر ئەرکی دەرباز کۆسڕ ڕەسوڵ کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان 6,000 کارتۆنی خۆراک لە ڕێگەی ڕێکخراوی ڕێباز فاوندیشنەوە بەسەر کەسوکاری شەهیدان و کەم دەرامەت و کەم ئەنداماندا دابەش کرا. لەسەر ڕاستپاردەی بەڕێز دەرباز کۆسڕ ڕەسوڵ ئێمڕۆ وەکو ڕێکخراوی ڕێباز فاوندیشن هەڵسان بە دەستپێکردنی ئەم هەڵمەتە لە شاری هەولێر بەتایبەتی لە گەڕەکی شەهیدانی شاری هەولێر. طبعا ئامانج لەم هەڵمەتە بریتە لە یارمەتیدانی خەڵکی هەژار و کەم دەرامەت وهروەها کەسوکاری شەهیدان. ئەوە دیارە جێگای شانازیە کە ڕێکخراوی ڕێباز فاوندیشن هەمیشە بە بەردەوامی خەمخۆری کەسوکاری شەهیدان و خەمخۆری کەم دەرامەت و خەمخۆری نەخۆشان بووە. ئەم یارمەتی و هاوکاری و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمەکەمان کارێکی نوێ نییە و یەکێتی لە هەموو کاتە سەخت و ناهەموارەکاندا هەمیشە پشت و پەنای گەلەکەی بووە. هەر بۆیە لەم کاتە سەختەشدا کە ڤایرۆسی کۆڕۆنا هەڕەشەی جددی لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست کردووە، گومان لەوەدانیە کە گەلی کورد و یەکێتیەکەیان پێکەوە دۆخەکە تێدەپەڕێن و ئەم جارەش سەرکەوتن ڕادەگەیەنن.